خۆشەویستان تۆری دۆمین باین باش کوردستان وەکو باسم لێ کرد باسم لێوە کرد بوورن بەتابەتمان کردووە با گفتوگۆکردن لەسەر بنەماکانی بوون بە بازرگانێکی سەرکەوتووە بنەما یاسایەکانی بازرگانی چییە تا چەنێ ئارامگرتن گرینگە و چۆن بتوانین بە دەستمایەکی کەم یاخۆت بێ دەستمایەکی زەبەلاح ببین بە خاوەنی پرۆژە و ببین بە بازرگانێک بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆمان خۆشەویستان بۆ گفتوگۆ زیاتر لەسەرم بابەتە ئاکۆ محەممەد سەرۆکی بەشی بازرگانی نەودەوڵەتی لە زانکۆی هەڵەبجە ڕاستەخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت سلااوت لەبێ و بەیان باش کات ئاکۆ دەمەوێت دەستپێک باسی بنەماکانی بازرگانیمان بۆ بکەیت. سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران و بیسەرانی کەناڵی NRT زۆر سوپاستان دەکەم. بەڕاستی کاتێک کە باسی بازرگانی دەکەین بازرگانی کۆمەڵێک پێوەری خۆی هەیە هەر لە سەرەتای دەستپێکردنەوە کە پێڵەن starting your business ئەنجا پاشان growing your business ئەنجا پاشان innovation. لە ئەم سێ خۆناغە چۆن تێپەڕێنیت سەرەتا پێویستە ئێمە کە باس لە بازرگانی ئەکەین ئەبێ بزانین بنەمای بازرگانی چییە. بەداخەوە ینی ئەمەیکە ئەی لێم ڕاستیەکەیە بەڵام لەوانی لای هەنێکمان تۆزە تاڵ بێت چونکە کاتێک کە تۆ دەست بە بازرگانی ئەەکەی پێویستە کۆمەڵک پێوەر و بنەمات هەبێت بەڵام لە کوردستانە لەوانەیە هەندێک حاڵەت هەندێک کۆمپانیا ئەم دەستپێکەیان بەلاوازی هات بێت بۆیە تا ئێساش لەوانەیە کێشەکان تۆزێک هەر هات ینی تا ئێساش لەگەڵیان بێت بۆ نمونە کاتێککە دەست بە بزنسێکەکەی ئەبێت تۆ سەرتا بیرۆکەت هەبێت پاشان دەست ئەەکەی بە ئەم بیرۆکەیە ئەەکەی بە پلان و پاشان ئەم پلانە جێبەجێ ئەەکەی کە جێبەجێت کرد پلانەکە پێسی خۆتی بۆ یەکلا بکەیتەوە لە خۆ یەکلاکردنەوەی پلانە چۆنە ئەبێت تۆ بزانیت لەکوێ ئیشەکەیت ئیشەکە چۆنە چی ئەەکەیت بۆچی ئیشەکەیت ئەو کەسانێک کە چێن تۆ ئیشان لەگەڵ ئاکەیت تەمەنیان چەند بۆ چەنە ئەو ناوچەی کە توی ئیشی تیاکەیت بواری ئابووری داراییان تا چەندێک بەهێزە ئەم لایەنانە هەمووی ئەبێ ڕەچەوە بکەیت پاشان بچیتە ناو بوارەکەەوە ئەچیتە ناو بزنسەکەەوە. باشە مامۆستا نووسینەوەی پلان و نوێگەری و تازەگەری لا نووسینەوەی پلانەکەدا و لە جۆری پلانەکەدا تا چەنە گرنگە بۆی بتوان ببی بە بازرگانێکی سەرکەوتوو ئەو بزنسەی کە دەستی پێ دەکەیت سەرکەوتوو بێت. خۆی یعنی بەڕاستی پێت بڵم تۆ کە خانوویەک ئەەکەیتەوە سەرەتا بێ بناغێکی بەهێزی هەبێت ئەگەرم خانووە بناغەکەی بەهێز نەبوو هەرچەندێک بڕۆیت لاواز ئەبێت ینی ترسیەوە دی ئەمڕۆ بڕوخێ بەیانی بڕوخێ بزنس بە هەمان شێوایە کاتێک کە تۆ دەست بە بازرگانیەک ئەەکەی ببی لەوە بکەیتەوە سەرەتا چی ئەەکەی لەکوێ ئیشەکەی وە چۆن ئیشەکەی بۆ نمونە کاتێک کە تۆ دەست بە بزنسێکەکەی سەرەتا بێ بیر لە چی بکەیتەوە بیر لەوە بکەیتەوە بزنسێ بازرگانێکی بچووک ئەەکەی ئەم بازرگانی بچووکە لە چ سنوورێک ئەەکەی و بۆچی ئەەکەی کاتێک کە تۆ زانیت ئیشەکە چییە و زانیت پێوەرەکانە چین و زانیت لەکوێ ئیشەکەی دەستمایەکە چەندە خۆی یەکێک لە کێشەکانی ئەم وڵاتەکە گەنج بەڕاستی جیرۆدەی پێوەی ئەوەی ئەڵە من پارەم پێ نییە و ناتوانم دەستکەم بە بزنس خۆی کە ئێمە سەیری هەموو بزنسە گەورەکان بکەن کە لە ئێستا لە جیانایە هەمووی لە بزنسی بچووکەوە کە پیانەوەی ترێ سمۆڵ بزنس لە سەرەتا لە بزنسێکی بچووکەوە دەستی پێ کردووە پاشان وردە وردە فراوان بووە مەرحەلە بە مەرحەلە بۆ نمونە لە شارێکی وەکو هەڵەبجە ئەگەر تۆ کارێک ئەەکەی سەرکەوتوبی ئەو کاتە توانی فەرعێک لە سلێمانی بکەیتەوە پاشان کە گەورەتر بوو ئەو ئەتوانی لە هەولێر بکەیتەوە پاشان کە گەورەتر بۆ توانی وردە وردە لە هەموو کوردستانە بکەیتەوە پاشان کە زانیت بزنسەکەت خەڵک بەردەمەوێت و شتێکی باشە و تازێ ئەتوانی بەرەو عێراق بڕۆی. باشە مامۆستا دواتر دێنەوە سەر ئەوەی کە تۆ ئێستا باسی دەکەی دەپرسم خێرایی هەندێک کەسەیە ئارام ناگرێت دەیەوێت لە 2 ڕۆژە بزنسەکەی سەرکەوت و ببێ بە بازرگانێکی سەرکەوت و ئارامگرتن و چاوەڕێکردن و بایەختان بە هەنگاوەکانی بوون بە بازرگانێکی سەرکەوت و چین و تا چەنە گرنگە ئارامگری لە لای بازرگانەکان هەبێت. خۆی بەدڵنیایە و پرسیارێکی زۆر جوانە یەک شت پێ بڵم بزنس کە تۆ دەست پێەکە یەکێ لە پێوەرەکانی بزنس ئەوەیە کە تۆ بتوانیت ئارام بگریت بۆ لەبەرەوەی یەک ڕۆژ تا 6 مانگ ئەبێت تۆ دابنێت کە کەس نادناسێت لە بزنسە ناسینی پرۆژەکە ناسینی بزنسەکە ناسینی ئەو کوالیتی ئەو پرۆداکتە ئەو بەرامەی کە تۆ هاتە ئەمە زۆر گرنگە ینی لە بزنسە ئەڵێ تا 6 مانگ ئەبێت تۆ چاوەڕێ هیچ قازانجێک نەکەی لە دوای 6 مانگەوەی خەڵک ئەنج ئەدناسێ کە بوو بە ساڵێک ئەو کاتە بەرهەمەکەی تۆ لە بازارە خەڵک ئەیناسێت ئیشی لەسەر ئەکات ئەگەڕێتەوە بۆ لای یعنی فیدباکت بۆیێتەوە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەیە کابرا کەسێک ئافرەتێکە پیاوێکە هەر کەسێکە کە بزنسێک دانێ دوای 3 مانگە لە وەڵام من لایە بم بۆ کاکە وەڵا ئیسفادەی نییە ناکاکە تۆ نازانرێت جا یەکێکی تر لە پێوەرەکان ینی کوالیتیە لە وڵاتی ئێمەیە خەڵک ئیش لەسەر براند ناکە لەسەر ناو ناوبانگ ناکە سومعە چکە بەڕاستی تا ئێستا ئەوانێکی ئیشەکەن بەس ئەوەیە پارەیەکیان دەستکەوێت و بڕۆن ینی تا مدەیەک پارێکیان دەستکەوێت یەکێ لە
گرنگیەکانی بزنس ئەوەیە کە تۆ بێت ئیش لەسەر چی بکەی لەسەر ئەوە بکەی ئایا ئەم شمەکەی تۆ چییە و ئەم شمەکەی تۆ باشە مامۆستا لە قسەکانی پێشدا باست لە دەستمایە کرد کە کەسێکی بێت هەندێک جار دەستمایە هەیە بەڵام خاوەنکارەکە یاخود ئەو کەسی دەیەوێت ببێت بە خاوەنکار ترسی لەوە هەیە کە دەستمایەکەی سەرف ببێت و بزنسەکەی سەرکەوتوو نەبێت ئەم ترسە تا چنەوە کات تاکەکان بۆ هەوڵدان بۆ هەنگاونان بۆ دروستکردنی ئەو بزنسە و بوون با خاوەنکار و دواتر بازرگان بکشێنێتەوە. خۆی بە دڵنیاییەوە پێت بڵێم کاتێک کە تۆ ویست بزنس دەست پێ بکەی کاتێک کە تۆ ویست پرایڤەت بزنس دەست پێ بکەیت ئەو یعنی ئەو بزنسەکە تایبەت بێ بەخۆت پێویستەکە بیر لە یەکشت بکەیتەوە ئەوش ئەوەیە کە ترست نەبێت لە بزنسە ترست دەبوو هەمیشە سەرکەوتوو نابیت بۆ ئەگەر ئێمە سیر بکەین لە جیهانە تەواوی جیهان ئەو توێژینەوانەی کە پێمانەڵێن هەمیشە سمۆڵ بزنسەکان بزنسە بچکۆلەکان ساڵانە لە 135 سەرکەوتووە بن لە 165 لە ناوەچن بۆ بەهۆی ترسەوە دڵە ڕاوچیەوە وەڵای من پارەیەکم قەرز کردووە ئەو پارەم پێ نادرێتەوە ناتوانم بەڵام ئەو 35 کە دروست ئەبن چین ئەوانن کە باوەڕیان بەخۆیانەیە ناترسن لە بزنسە بەڕاستی پێت بڵم ئەبێ پلان کە پلانت هەبوو زانیت چی ئەەکەی وە تارجێتت دیاری کرد نابێ بترسی خۆ یەکێ لە نیشانە گەورەکانی بزنس ئەوەیە کە تۆ بتوانی باوەڕت بەخۆت هەبێ و بزانی چی ئەەکەی ئەو ڕێگایی کە گوتتە بەر بۆچی ئەڕۆی یعنی ئەبێت تۆ پلانێکت هەبێ بۆ نمونە ئەڵێ لە ماوەی ئەم ساڵە لە مانجی ئەوەنە بۆ ئەوەنە پێویستەکە ئەم کاڵایی من ئەوەنە خەڵک بیناسێت ئەو لە ئەوەنە شوێنە تازێکەمەوە ئەوەنە بفرۆشم کە تۆ ئەم تارجێتت بۆ خۆدانە ئەو کاتە چی ئەەکەی ئەو کاتە بەرچاوت ڕوو نەبێتەوە کە گەشتەوە ئاسی کە تۆ دادناوە سیرەکەی بزانی ئایا ئەوەنە خەڵک کڕیوێتی کەمتر یان زیاتر ئەگەر کرابوو یعنی کەواتە تۆ ئەتوانی سەرکەوتوتر بی ئەگەر نەکرابوو کەواتە تارجێتی تۆ هەڵەیەکی تایە ئەم پێوەری کە تۆ دادناوە ئەبێ بێت بە هەڵەکە بچیتەوە بزانی هەڵەکەت لەکوایە دەستنیشانی ئەەکەی و پاشانیەی خاڵەکانی تر ئەگریتە بەر خۆی کە ئێمە سەرەتاوتمان پلان ئەوەیە کە تۆ ئەم پلانی دایئنی بۆ ئەوە نییە کە بزنسەکە دەست پێ بکەیت و تاوا بڕۆیت ئەگەر ئێستا سەری هەندێک کۆمپانیا بکەیت جەوەکەیان بۆ ڕەخساوە پلانێکی ئەو تۆیان نییە ساڵانە ئیشی لەسەرەکەن و ئەڕۆن بەڵام وەرە ئەگەر تۆ بیت لە چوارچەوەی بازارێکی گەورای ئیشکەی ئەم کۆمپانیا دابنیت بیکێ بە منافسی کۆمەڵە کۆمپانیای عێراقی و ئەوروپی کاتێ سێرەکە ئەم کۆمپانیا لە ئاستێکی نزمترایە بۆ لەبەرەوەی ئەو پێوەرانەی کە دانراوە ئەو پلانانەی کە هەیە بە پێی پێویست نییە کەواتە لێرە گرنگترین شت چییە گرنگترین شت ئەوەیە کە تۆ ئەبێ بزانی چی ئەەکەی هەنگاوەکانە چین بۆچی ئەڕوان لەکوێ دەستی پێ کردووە بۆ ئێستا لەکوێیت باشگەر هەر لەسەر دەستمایەکە بمێنمەوە ئەگەر کەسێک دەستمایەکی پێویستی نەبێ یاخود دەستمایەکی کەمی هەبێ ئەگەر تەنانەت دەستمایەکەی هەر کاری ڕۆژانی خۆی بێت چۆن بتوانێت ببێ بە خاوەنی کارێکی بچووک دواتر پەری پێ بدات بۆی گەورەتر بێت و بێت بە بازرگانێک بەڕاستی پێت بڵم دەستمایە بەشێکی ئیشەکەیە ئەگەر ئێستا دیقەت بی بەشێکی ڕێکخراوەنی دەوڵەتەکان ڕویان کردوتە کوردستان دەستمایەکە دەهێنێ ئەڵێن بەس دەست بە بزنسەکەت بکە ینی لێرەیە ینی بەڕاستی پێت بڵم لێرەیە ئاسانکاریە کراوە کە تۆ ستارتی نیۆر بزنسکەی بە دەستمایەک کاتێکە ئەو دەستمایە ئێمە باسی لێ ئەەکەین کە تۆ دەستی پێ ئەەکەیت ئەبێت چی بکەی ئەبێ بە پێی دەستمایەکەی خۆت ئیشکەی بەڵام بەداخەوە لێرەیە جاری وایە گەنجەکە ئیشکات لە سەرتاوی ئیشێکی زۆر گەورە بکات نا تکایە کاتێک کە تۆ ئەتوێت ئیش بکەیت ئەتەوێت لە ناوچەیەکە ئیشکی وەرە بە پێی دەستمایەکەی خۆت چییە ئیشەکەت بکە پاشان وەرە بزانە لەکوێیە ئیشەکەی ئەم ناوچەیە ئەو ئیشە هەڵ ئەگرێت یان نا ئایا توانای ئەم ئیشە لەم ناوچەیە تا چەندێکە تۆ پێویستەکە لە سەرتاوە چەند فەرق بکەیتەوە یان پێویستەکە لە دڵی ناوچەکەیە فەرقێکی جوان ئەەکەیتەوە شوێن نیچێکە لە عناسرەکان ڕەگەزەکانی بازار بەڕاستی پێتان بڵێن کەسمانەیە دەستمایشی هەیە بیرۆکەی باشیشی هەیە و توانە و پلانیشی هەیە بەڵام کاتێک کە شوێنێک هەڵ ئەبژێرێ بۆ بزنسەکە ئەو شوێنە سەرکەوتوو نییە بۆچی لەبەرەوەی ئەو شوێنی کە ئەو هەڵی بژاردووە لەگەڵ ئەو بزنسەیە ناگونجێت ینی کەواتەوە ئەمە چییە بێت ئەمە بە پێی مروری زەمن ئەڵە وڵی من نەمتوانی سەرکەوتوو بم هەموو پێوەرەکانیشم تیا بوو نا کە تۆ شوێنت هەڵبژار ئەو شوێنەی کە ئەو جێگای کە هەڵت بژار بێتە هۆی هۆکاری ئەوەی یەکێک لە خاڵەکانی سەرکەوتن کەواتە ئێمە ببی لە چی بکەینەوە سەرەتا شمەکەکە چییە شوێنەکەت شوێیە باشە تا چەندێک ڕاگەاندن لە بوارەکانی ڕاگەاندنا ڕکلامە سۆشیال میدیای ئەمانە ئیشت بۆ کردووە جاری وایە گەنجێک یانی شتەکەشی جوانە بەڵام خەڵک نایناسێت ئەبێت تۆ بیر لە چی بکەیتەوە بیر لەوە بکەیتەوە
چی ئەدناسێ چۆن دیعایی بۆکەی چۆن ڕکلامی بۆکەی چۆن ئەچتە ناو خەڵکەوە و پاشان شوێنەکەت کوێیە تۆ لەکوێیت خەڵک تا چنە ئەگاتە لات بە چ پێوەرێک ئەگاتە باشە مامۆستا ئەگەر تەکنەلۆژیا و سۆشیال میدیا و شوێن بەیەکەوە ببەستینەوە ئایا بازاری ئۆنلاین یاخود ئەو کارانەی کە بە ئۆنلاین دەکرێن تا چەنێ ڕێگە خۆشکەر بوون بۆ ئەوەی بەدەستمایەکی کەمتر بتوانانی دەست بە کارێک بکەیت تەنها لە ڕێگەی لاپەڕەیەکەوە لە ڕێگەی لاپەڕێکەوە تۆ بتوانانی ببی بە خاوەنی کاری خۆت. بە دڵنیاییەوە من ئێستا خۆمی چێکم لە ڕاهێنەرەکانی پەرەپێدانی کار کاتێک کە باسی ئەوە ئەکەیت کە سۆشیال میدیا من چەندین یارمەتی چەندین گەنجم یاوە تەنها لە پیجی دروستکردنی پیجێکەوە دەستیان کردەوە بە بزنس و لەخوا بەزابی ئێستاش سەرکەوتون خۆی کاتێک کە تۆ بیر لەوە ئەکەیتەوە بزنسێک کە دەست پێ بکەیت سەرەتا ئەتوانی بەس خۆت بناسی لە ڕێی سۆشیال میدیاوە ینی بەڕاستی ئێستا سۆشیال میدیایشێکە لە هۆکارەکان کە دوکانێکی محتەرەمە کە بە شێوازێکی زۆر گەورە و فراوان ئەتوانی ناوچەکەی خۆتا بیناسێنی بۆچی لەبەرەوەی ئێستا بۆ نمونە لە سۆشیال میدیاوە تۆ ئەتوانی سپۆنسەر بکەیت سپۆنسەر کاتێک کە ئەکەی ئەو ناوچەیە ئەناسێنی بۆ نمونە لەکوێ ئاتێ خەڵک بتناسێ کاتێک کە تۆ ئەم سپۆنسەرت کرد خەڵک ئەدناسێ ئەنجا وەرە تۆ سەرەتا بیر لە چی کردەوە بیر لەوە بکەرەوە لە پیجێکەوە دەست پێ بکە گەیاندن بکە خۆ ئێستا ڕێکارەکانی گەیاندنمان زۆر ئاسانە یعنی دەستمایەکی وای ناوێت ئەنجا تۆ وەرە لە دوای ئەمە وەرە لەگەڵ کۆمەڵک جێگای ڕێکەوە کە وش پرۆداکتی تۆیان هەیە بۆی ئەساخکەرەوە تەنها گەیاندنیان بۆ بکە پاش ئەمە ئەگەر شتەکەت ناسیێنرا خواست لەسەری زۆر بوو وەرە شوێنێکی بۆ بکەرەوە ئەبێت بەڕاستی پێت بڵێم هەبوونی شوێن زۆر ئەساسە کاتێک کە تۆ شوێنەکەت هەبوو ئەو کاتە خەڵک ئەدناسێ زیاتر متمانەت پێیەکە کەواتە ئەمە بێتە چی ئەبێتە بزنسێکی بچوو کە تۆ لێرەوە دەست پێ کردووە. باشە مامۆستا بەسێ لە متمانە کرد ئایا ئەو بازار ئۆنلاینانە یاخود ئەو کەسانی کە کاری ئۆنلاین دەکەن بە بەراورد بۆ کەسانی کە دوکانێکی خۆیانە خۆچوونی کتابەتی خۆیان هەیە متمانیان لای کڕیارەکان زیاترە یاخود کەمتر یاخود بەراوردیان چۆنە؟ خۆی بەڕاستی کاتێ ئێمە باسی متمانە ئەەکەین من سەریحم لەگەڵتان ئێمە ئێستا لە کوردستانە سیر ئەەکەین خەڵک باوەڕی بە شمەک و کاڵان نەماوە بۆچی خەڵک باوەڕی پێی نەماوە لەبەر ئەوەی ئەو شمەکانێکێن بەشێکی زۆران تەقلیدە فەیکی پێوترێت کەواتە لێرە مامۆستا شتومەکی کاڵای ئۆنلاین دەڵێیت یاخود ئەوەی لە دوکان و بازارەکاندا دەبینری ئەوەی کە تۆ دەڵی زیاتر ئێستا هاوڵاتیان یاخود کڕیارەکان باوەڕیان پێ نەماوە هەردووچی بەڕاستی پێت بڵم هەردووچی ئەگەر ئێمە سەیری بازار بکەین کاڵایەکی زۆر ئیتیایە تەقلیدیە یعنی ئەم کاڵانە لەژێر ناونیشانیان یعنی با من یەک نمونەی بەسیتت بەمێ ئەگەر تۆ بیت لە بازارە فانیلەیەک تیشێرتێک بکڕیت لاکۆستا بیان بۆ نمونە نایک بێت ئەو تیشێرتە نرخەکەی $50 بەڵام لە بازارە بینی دانی بە 3000 دوو دانە بە 5000 یعنی ئەم تیشێرتە وای کردو کە تۆ نازانی لە بینی ئەسڵ و ئاتیا نازانی چی بکەیت بە دڵنیای ئەزانی ئەمە وایە لەبەرەوە یەک شت هەیە ئێمە سەریح بین لەگەڵ بینەرایانمانە کاتێک کە تۆ لە بازارە ئیش ئەەکەیت من کە پێم وتی یەکەم شت کە گرنگە تۆ لە بازارە بنیادی بێ متمانەیە ئەو کەسانی کە شتەکەت لێکردن سیقیان پێ دەبێت کە ئەم شتە باشە یعنی ئەگەر ئۆنلاین بێ ئەگەر دوکانداریش بێ پێی بڵێ ئەم شتە سینیە بۆ نمونە ئەم شتە تووچیە ئەم شتە فلانە ئەو شتە فلانە بۆ لەبەروی بەرامبەرەکەت کە شتەکەت لێکڕێ کە پێ وترێ کاستومەر ئەمانە باوەڕیان بە تۆ هەبێت کاتێک کە تۆ ڕەفتارێکت کرد بوویتە جێگەی سیقە لەلایەن بەرامبەرەکەتەوە بەرامبەرەکەت متمانەت پێکە بۆ شتی تر ئەگەڕێتەوە بۆلات بەڵام بەداخەوە لە ئێستاە ئەو سیقە تۆزە کەمە باش مامۆستا هەندێک جار خاوەنکارەکان لە سەرەتای پەرەپێدانی کارەکەیاندا کوالەتی شتەکانیان باشە و ڕازگۆڵ لەگەڵ خەڵکدا بەڵام دوێ ئەوەی کە بەتاڵ تێچێتە ناو خەڵکە و دەناسرێت وردە کوالەتی کاڵەکانیشی بەرەو دواوە بات لەسەر ئەمە کۆمنتی تۆ چییە؟ با من یەک نمونەی زۆر باشت پێ بڵم کە لە کوردستانە ئەو حاڵەتانە ئەبنە هۆی کارەسات بۆ لەبەرەوەی یەکێک لەو شتانەی کە حکومەت زۆر بە ئاسانی ئەتوانێت چارەسەری کات ئەبێ پرایڤێت لیڤڵ نەیەڵێت یعنی کابرا ئەڕوان لە ئەم ساڵ بەناوێکەوە بەناوێکەوە شتێک ئێهێنێت پرۆداکتێک ئێنە داخلی هەرێمی کوردستانەکە ئەم پرۆداکتە ئەم بەرهەمەی کە ئیهێنە بەرهەمێکی خراپە یەک لە بازارەکانە ساخێکاتەوە پاشان ئەڕات بە ناوێکی ترەوەی هێنە بە ناوی ئەو بەرهەمەی پێشوە نایێنێ من تۆ کە کڕیاری نازانین ئەم بەرهەمە تا چەندێک باشە ئەڵێن وەڵا ئەممان بەکاری ناوە بە کەڵک نایە ڕۆی ئەوی تر ئەکریت ناوەکەی کە ئەمیش ئەکریت ئەزانی هەمان شتە بەس ناوەکەی گۆڕاوە بەڵام ئەگەر حکومەت بێت ئەمە دابنێت بیکاتە پێوەرێک بڵێ بە ناوەکانی خۆتانەوە بێ و شمەکانە بێنن
کابرا لەبەر سمعەی کۆمپانیاکەی لەبەر خاتری ناو ناوبانگی خۆی ناتوانێت شتی خراپ بێنێت بەڵام بەڕاستی پێت بڵێم ئێستا لە بازاڕەکانی ئێمەیە ئەو شمەکە بەدیلانە ئەو ناوە زیادانە وای کردووە متمانەیەکی لە نێوان کڕیار و فرۆشیاران نێشتووە ئەمە زۆر بە ئاسانی ئەتوانرێت کۆنتترۆل کرێت و زۆر بە ئاسانی ئەتوانێت متمانە بگەڕێتەوە بۆ خەڵک ئەمە لایەنێکیکە کە زۆر گرنگە ئێمە ئیشی لەسەر بکەین فرۆشتنی شمەکە ئەم شمەکانی کە ئەفرۆشرێت چۆن ئەتوانرێت ئەم شمەکە ڕێژەی قازانجەکەی دیاری بکرێت ئێستا بەداخەوە لە داخڵکردنی خاڵ سنوورەکانی ئێمە پێوەرێکدانراوە لەسەر ئەساسی باشدانان لەسەر ئەو شمەکە باجەکەی لەسەر دانرێت ئیتر بیر لەوە ناکرێت و ڕقابە نیە لە بازاڕە بزانێت ئەم شمەکە چۆن ئەفرۆشرێت بۆ یە کوالیتی و شمەکی خراپ لێرە خەڵک بۆی جا ناکرێتەوە بەڵام وەرە حکوومەت ئەگەر بتوانێت بێت لێرە چی بکات لێرە لەسەر ئەساسی چی لەسەر ئەساسی قازانج ئەو گومرگە دابنێت لەسەر ئەساسی قازانج بڕی گومرگ دابنێت ئەو کاتە کۆمپانیەکان ناتوانن شتی خراپ بێن و نرخێکی گرانتر بیفرۆشن ئەو کاتە بیر لە چێکەنەوە بیر لەوەکەنەوە شتی کوالیتی بێنە بازاڕەکانەوە بێ بە منافەسەی شمەکی باش ئەو کاتە متوانە لە نێوان کڕیار و فرۆشیارە دروستە بێتەوە باشە مامۆستا تا چەندێک گرینگە خاوەنکار ئەو بەرهەمانی کە دەیهێنێت و لە ناوچەکەدا ساخی دەکاتەوە لەگەڵ کۆمەڵگەکەی دابگونجێت بۆ نمونە لە ڕووی ئەو بابەتانی کە ئەیهێنێ هەروەها نرخی ئەو بەرهەمانی کە ئەیهێنێت تا چەندێک گرینگە لەگەڵ کۆمەڵگەکە و ئەو شوێنی کە بۆ نمونە دوکانی کەسەکەی لێیە لەگەڵ ناوچەکەدا بگونجێت خۆی بەڕاستی پێت بڵم یەکێ لە پێوەرەکان ئەوەیە کە تۆ بتوانیت ئەو شمەکە لەگەڵ عادات و تەقالید و کەلتوری و دین و ئەمانەیە بیگونجێنیت یعنی کەواتە ئەم شمەکەی کە تۆی هێنی ئەم کاڵایە لەبەرەوەی بەڕاستی ئێمە لە ئێستاە شمەکی ناوخۆییمان زۆر کەمە لە ئێستاە خەڵک پشتی بە شمەکی بڵێن وڵاتانی تر ئەبەستێت ئەبێ یەکەم خاڵکە تۆ پشتی پێ ئەبەستیت ئەوەیە کە بتوانی متمانی کڕیاران بەدەستبێنی متمانی کڕیاران چییە کڕیار ڕازی بێت لە جۆر لە نرخ لە کوالیتی پرۆداکتەکە بەڵام ئەگەر ئیسا دیقەت بی ینی من خۆمیچێ لە توێژینەوەکانم لەسەر ئەوەیە لەسەر کوالیتی بەرهەم و کاڵایە کە لە کۆنفرانسێکی زانکۆی کۆیە نەدەوڵەتی زانکۆی کۆیا بەڵام کردو ینی باوەڕم پێ بکە لە سەدا سێی کڕیاران کە ئەچنە بازاڕەوە ئەو شمەکان بەدڵەکە ئیکردن ئەوانی کە بەدڵ نایکردن ئەڵێ ناچارم ئەمێ کاتی پێبڕێکم ینی ئەوەیە کە ئەو شمەکەی ئەیکڕێ بەدڵی نییە کەواتە تا ئەسا بیر لەوە نەکراوەوە بەخواستی کڕیار شمەک بێنرێتە وڵاتە ساکرێتەوە بەخواستی خاوەنکار شمەک ئەهێنرێت کابرا ئەچێت لە سینەوە شمەک ئەهێنەیە خۆی بڕیاریە نەک بەخواستی کڕیارەکەی کەواتە ئەمە چییە بێت ئەمە متمانەی کڕیار نایڵێت لە بازاڕەکەیە کڕیار ئەچێ بەس بۆ ئەوەی کە پێداویستەکانی پڕ بکاتەوە نەک بۆ ئەوەی حەزێک هەبێت و شمێکی جوانتر بکڕێت بەڵام لێرە ئەبێت بازرگانەکان بیر لەوە بکەنەوە کە ئایا ئەو شمەکە ئیهێنن تا چەندێک بەدڵی کڕیارە چی ئەهێنن لەکوێ ساخی ئەەکەنەوە چۆن ساخی ئەەکەنەوە باش مامۆستا هەندێک جار لە هاوڵاتیان بۆ نمونە کەسێک تەمەنی 90 ساڵە دەڵێ من جارە تەمەنێکی زۆرم لە پێشەوەی تر بۆچی لە ئێستا و دەست بکەم بە بزنس و مێشکی خۆم سەر قاڵکەم لە بەرامبەردا هەندێک کەسیش دەڵێ من 35 ساڵی تەمەنم بەڕێ کردووە تازە هەر شتێکیش بکەم بەرهەمەکەی فریا ناکەوم بیخۆم تۆ لەسەر ئەمە کۆمنتی تۆ چییە؟ خۆی بەڕاستی پێت بڵێم ئێمە کاتێک کە بیر لە بزنسەکەینەوە بزنس تەمەنێکی بۆ نییە ئەگەر دیقەت بێت بیزنس فکرەیە بزنس ئایدیایە بزنس توانایە بزنس ئەوەیە کە تۆ بتوانیت ئیشێک بکەیت و پلانێک ئیشت هەیە بتوانیت جێبەجێکەیت تەمەن ڕێگری ناکات لە ئاستێک بۆ لەبەرەوەی لەوانەیەک ئەوەی کە لە فکری مناڵێکی 18 ساڵ بۆ 90 ساڵە هەیە لە بیر و بۆچوونی کەسێکی 30 ساڵە نەبێت ئەو بیرۆکۆ ئایدای کە لە 18 ساڵیەوە ئەتوانێت دەست پێ بکات و بێتە خاوەنی بزنسی خۆی لەوانەیە لە 30 ساڵیان لە دەستی بات خۆی یەکێ لە پێوەرە گرنگەکانی ئەوەیە کە تۆ دەست بە بزنس بکەی ئەوەیە کە نابێ بیر لە تەمەن بکەیتەوە بۆ لەبەرەوەی لە 18 ساڵیەوە تۆ مؤهلی لە هەموو دنیاە تۆ کە تەمەنی گەشتی لە تینەیجەیی دەرچویت گەشت لە تەمەنی مراهقیەوە دەرچویت گەشتی تەمەنێکە تۆ بەرەو پێگەشتن ڕۆشتی ئەبێ بیر لەوە بکەیتەوە کە چۆن دەست بە بزنسی خۆتەکەی و تۆ پلانێکت هەیە بۆ بزنس چۆن ئەبیتە خاوەنی گیرفانی خۆت قەت بیر لەوە ناکەیتەوە پار لە کەسی کە وەرگری ئەمە گرنگترین کارەکە پێویستە گەنجانی ئێمە بیکەن لە ئێستاە بەڕاستی پێت بڵێم دەرفەتی زۆر باش بۆ گەنجەکان هەیە و ئەتوان ببنە خاوەنی کار بە بڕێک پارێکەم بیرۆکەی زۆر باش هەیە لە وڵاتەیە بەڵام بەڕاستی پێت بڵێم وەکو بڵێ گەنج تۆزێک تااقەتی نەماوە گەنج خۆی ئیهمال کردووە گەنجە لە حکومت وایە کێشا وایە هاتووە چی کردووە لێرەیە هەموو قورسایەکانی کۆمەلگا و حکومەتیش خۆ سەرشانی خۆی مناڵم ئیش هەیە و زۆر هەیە و وەرن گەنج ئیش ناکە نا گەنج بەشێکی هەڵبژاردووە کە تااقەتی نییە
خۆی هەوڵ نایە ئەڵێ من وڵاتەکەم وایە حکوومەتەکەم وایە بۆ بکەم نا دووەرە بیر لەمە مەکەرەوە بیر لەوە بکەرە تۆ چۆن ئەژی چۆن ئەتوانی ببیتە خاوەنی بزنسێکی خۆت بۆ چۆن دەست پێ ئەەکەی بۆ ئەم بزنسە باشە مامۆستا لە زۆربەی بازرگانەکانی گیان بینی ومانە و بیستمانە کە دوای چەند جارێک ڕەتکردنەوەی بەرهەمەکانیان دواتر سەرکەوتون شکست خواردن دوای ئەوە سەرکەوتن لەسەر ئەمە چی دەڵی تا چەنە گرنگە لە دوای جارێک یاخود دوو جار کە شکستیش ئەخۆین بەردەوام بین و کۆڵ نەدەین بەڕاستی من حەزەکەم دوو نمونەت بۆ بێنمەوە کە باشەکەی لەوایە لەم وڵاتی خۆمانانیە بۆیە نابێت بەڕێکلا بۆ هیچ کامێکیان یعنی ئەگەر ئێمە سەری خاوەنی KFC بکەین لە تەمەنی 65 ساڵێ تا تەمەنی 65 ساڵی کەسێک بوو لەوانەیە کە شکستیانە لە ژیانیا هەر سەرکەوتوو نەبوو بەڵام لە 65 ساڵەیە کاتێککە دانیش وتی بزانم لە ژیانمان لە چه حاڵەتێکا سەرکەوتوو بووم دیری لەوە کردو کە لە بواری تیکۆڤەرە لە بواری ئیشی دروستکردنی خۆراکە سەرکەوتوو بووە بۆی هات لێرە چی کرد هات لێرەیە براندێکی تایبەت بە خۆی دروست کرد کە توانی سەرکەوتوو بێت ئەها سەیریکە ئەم لایەنەی گرتە بەر و لێرە خۆی دۆزیەوە ئەگەر بین سەیری عەلی باباکەین کە خاوەنەکەی جاکمایە یعنی ئەڵە زیاد لە 100 جار لە هەموو بوارەکانی تەمەنمان فەشەلم هێناوە بەڵام هات چی کرد کۆڵی نەیە بەڕاستی پێت بڵم گەنج نابێت کۆڵبات گەنج نابێت بکەوێت گەنج ئەبێت هەمیشە بەردەوام بێت لە لایەنێکا سەرکەوتوو نەبوو ئەبێت بێت بزانێت بۆ سەرکەوتوو نەبووە هۆکارەکەی چییە بزانێت خەتاکە لەمەوە بۆیان لە بازاڕەکەەوە بووە بێت حەلی ئەمە بکات نەگواز بێنەوە بازارەکە جێبهێڵێت خۆی وتێشی ئینگلیزی هەیە ئەڵێ کاتێک کە تۆ بەسەر پاسیلەکەەوە بووی کەوتی بەسەر پاسیلەکەەوە پاسیلەکە جێهێڵیت یاخود پاسیلەکە هەڵ ئەسێنیتەوە ئەڕۆیت ینی بێگومان ئەگەر هەڵی سێنیتەوە بڕۆیت یەک زووتر ئەگەیت دووش پاسیلەکەت بۆ مێنێتەوە بەڵام کە جێت هێشتا هەموو شتێک لەدەست ئەیت کەواتە ئێمە بێ بیر لەوە چی بکەینەوە بیر لەوە بکەینەوە کە چۆن ئەتوانین سەرکەوتوو بین سەرکەوتن بەڕاستی پێت بڵم بە ساڵ و دوو ساڵ نابێت سەرکەوتن بڕۆ سەیری بزنس باشە مامۆستا بە ئاکادمی بوونی کەسەکە تا چەندە گرنگە بۆی ببێت بە خاوەنکاری خۆی واتە بڕوانامەکەی لە بواری بازرگانی دابێت یاخود هەر شتێک لەو بابەتەوە هەروە دەمەوێت دوڕێنمایی تۆش وەرگن بۆ گەنجانی کە دانەوێت دەست بە کاری خۆیان بکەن و ببن بە خاوەنکار بەڕاستی یەک شتت پێ بڵێم خۆی شەهادە پێوەەر نییە بۆ ئەو کەسێکی ئەبێتە خاوەنی بزنس یعنی بڕۆ سەیری بزنسمانەکان کە زۆر هەنێکیانەیە زانکۆیان تاو نەکردووە هەنێکیانەیە تەنها خوێنەوارن یعنی بەڕاستی لە وڵاتی ئێمەیە کابراڵێ من بەشێکی ترم تاو کردو چۆن نەتوانم بڕۆمە بواری بزنسەوە خۆی ئەمە یەکێکە لەو ئاستەنگانەی کە بۆ بەردەم گەنجێت بە خۆشحاڵیەوە ئێمە ساڵی پار لە هەر سێ زانکۆی هەڵەبجە و چەرمە و زانکۆی گەرمیان خولێکمان کردەوە بە سپۆنسەری ڕێکخراوی دۆ بۆ 50 خوێنکار 50 خوێنکاری بەشە جیاوازەکان کە خوێنکاری نەبازرگانی تیابوو نە خوێنکاری بڵێن بزنسی تیابوو هاتین چیمان کرد وتمان ئێوە ئەتوانن ئایا شەهادەکەت عەرەبی بێ کوردی بێ مێژوو بێ ئینگلیزی بێت ئەتوانی ببیتە خاوەنی بزنس بەس مەرج نییە کە تۆ بزنس تاوکە بیتە خاوەنی بزنس وەرە بیر لەوە بکەرەوە بزانە تۆ حەزت لە چییە وە لە چ بوارێکا سەرکەوتوو ئەبی و ئەتوانی چی بکەیت ئەمە زۆر پێوەرە بۆ ژیان بەڵام لە گەنجی ئێمە بیر لەوە کاتۆڵە من شەهادەیەکم هەیە شەهادێکی زانکۆ و هیچ ئیشێکم نییە وەرە کاکە شوێن شەهادەکەت مەکەوە وەرە بزانە تۆ توانی چ بوارێک بدۆزیتەوە ئەو ڕێگایەت چیە کە تۆی دۆزیتەوە سەرکەوتووە بیتیایە نەک ئەوەی بۆ نمونە ئەگەر تۆ هەر ئەبێ ببی مامۆستا و بیبی معاشخۆر بەڕاستی پێت بڵم هیچێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە کە گەنجی ئێمە ئێستا بیر لەوەکەنەوە کە تەواویان کرد چۆن دابمەزرێن من لێ داشارمەوە ئەم بەشی کە بەشی بازرگانی نێودەوڵەتی لە زانکۆی هەڵەبجەیە بیرمان لەوە کردێتەوە تەلەبە نانێرین بۆ کەرتی حکومی تەلەبە نێرین بۆ کەرتی تایبەت ئێمە لە ئێستاوە ڕایان ئەهێنین چۆن لە کۆمپانیەکانە سەرکەوتوو بن بۆ گەنجێک یعنی لە وڵاتی ئێمە کۆمپانیایکی نێودەوڵەتیەک داوای CV لە گەنجانمانەکە بۆ گەنجێک لە نیپال و لە هیندستان و تەقدیمی ئەو کۆمپانیاکە وەرەگیرێت بۆ گەنجێکی کورد وەرنەگیرێت ئێستا ئێمە هەوڵمانیاوە سەرجەم پێوەرەکانی بازرگانێکی سەرکەوتوو لە خوێنکارەکانمانە ڕنگ باتەوە بۆی بتوانین لە داهاتووە گەنجەکانمان بنێرینە بازاری کارەوە لە بازارێکی کاری سەرکەوتوو و بە متمانەیەکی باشەوە و بە توانایەکی باش و بەهێزەوە بەڵێ مامۆستا ئاکۆ محەممەد سەرۆکی بەشی بازرگانی نێودەوڵەتی لە زانکۆی هەڵەبجە